گەرچی لە لێدوانێکی پێشوویدا بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی ڕایگەیاند کاریان کردووە بۆ کردنەوەی مزگەوتەکان و ئەگەری زۆرە لە دوی ئایار مزگەوتەکان بکرێنەوە، بەڵام لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دیار نییە لە دوی ئایار مزگەوتەکان دەکرێنەوە یاخودنا. لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاری لەسەر دەدات. نە ئێمە نەمانوتووە بەبێ گەڕانەوە بۆ هیچ لایەنێ ئێمە دەرگای مزگەوتەکان بکەینەوە. وەک لە بەیاننامەکەشە هاتووە ئێمە پێشنیارێکمان کردووە لە ڕێگەی پارێزگاری سلێمانی و ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای سلێمانیەوە بۆ بەردەم حکوومەتی هەرێم کە تاک و 2-5 هەڵسەنگاندن کاو مزگەوتەکان بکاتەوە. پێشنیارمان کردووە. بەڵام بەمەرجێک ئەگەر پەتاکە تۆمار نەکرێ، یعنی بەرکەوتووی تازە نەبێ، حاڵەتی تازە نەبێ. دەرگای مزگەوتەکان قسەکانی بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی کاردانەوەی مامۆستایانی ئاینی بە دوای خۆی داهێنا. بەشێک لە مامۆستایانی ئاینی دەڵێن لەلایەن نوێژخوێنانەوە فشاری زۆریان لەسەرە و ئەو لێدوانانەی بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی هێندەی دیکە دۆخەکە ئاڵۆز دەکات بۆ پێی زۆرێک لە هاوڵاتیان و نوێژخوێنان چاوەڕوانی دوی ئایاریان دەکرد. ئەگەر لەو وادێشدا مزگەوتەکان نەکرێنەوە ڕەنگە نەتواندرێت کۆنتڕۆڵی داخستنی مزگەوتەکان بکرێت. داوایەکی زۆر کرا هەم لەلایەن مامۆستایانی ئاینی و لەلایەن خەڵکیشەوە بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان و داوا کارێکەش لەوە بۆ بەڕاستی ئەگەر هاتوو حاڵەتی ئەم نەخۆشیە وەکو جاران مەترسیەکی لەسەر نەماوە با دەرگای مزگەوتی ژۆک و شوێنەکانی تر بکرێتەوە. لە کاتێکا بازار هەبێ بەو هەموو قەرەباڵغیە، دوکانەکان هەبن بەو هەموو قەرەباڵغیە، ئەلوە هەبێت بەو هەموو قەرەباڵغیە. ئەگەر ئەوانە مەترسینین بۆ سەر کۆمەڵگا، مەترسینین بۆ سەر خەڵکی، مزگەوتەکان بەڕاستی بۆچی مەترسین؟ دەکرێت مزگەوتەکان بکرێتەوە بەڕێو شوێنی تایبەتی خۆی. بۆ نمونە خەڵک لە ماڵەوە دەستنوێژ بگرێ یا بۆ شایەک هەبێت لە بینیانە، یعنی بە هەر حاڵ کردنەوەی داخستنی دەرگای مزگەوتەکان و کرانەوەی بازار و قەرەباڵغی هەرچی شوێنە بەڕاستی ئەمە شتێکی زۆر نامعقولە. ئێمە گربوونەیەکمان کرد بەڵێنێکی وامان پێدرا تۆزێک دڵمان خۆش کراکەوە 2-5 بکرێتەوە بۆیە مامۆسایانش بێدەنگ بوون و دڵیان خۆش بوو، خەڵکێکی زۆریش دڵیان خۆش بوو مەسەلەی. بەڵام کەوا ئەمڕۆ کە بڕیار درابێ وەکو دەڵێ پاشگەز ببێتن لەو بڕیارە ئێمە بەڕاستی زۆر دڵتەنگین، زۆر ناڕەحەتین بەو بڕیارە. ئێسش کە بەڕاستی ئەم بڕیارە دراوە قسە لەسەر ئەماکرێ مزگەوت نەکرێتەوە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە، چونکە ئەو هەدەفەی کە مزگەوتی بۆ ناکەنەوە هەمان هەدەفەکە بەرقەرارە. بۆ نمونە ئەوان ئەڵێن مزگەوت ناکەین و لە بەرەوەی قەرەباڵغی دروست نەبێ. بەڕێزان قەرەباڵغیەکە لە دەروی مزگەوت هەر هەیە، لە کۆڵانەکان هەر هەیە. خەڵکی موسڵمان کاتێک بازاڕەکانە بینێ بکراوە، کاتێک بازاڕی دۆلارەکە بینێ بکراوە، کاتێک نێرگە لە فرۆشەکانە بینێ بکراوە، کاتێک سۆپەرمارکێتەکانە بینێ بکراوە، ئەم خەڵکە تەقەبوڵ ناکات لە ماڵەوە نوێژ بکات، دێتە مزگەوت. لە ئێستادا زۆربەی سێکتەرەکانی ژیان لە سلێمانی ئاسایی بۆتەوە، بەتایبەت بازاڕەکان. مامۆستایانی ئاینیش داوا دەکەن لەژێر ڕێنماییە تەندروستیەکاندا دەرگای مزگەوتەکانیش بکرێنەوە. دەژڵێن هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاندا زیاتر پێویستیان بە مزگەوتەکان هەیە، بۆیە ناکرێت سەرڕای ئاسایبوونەوەی دۆخەکە دەرگای مزگەوتەکان بە داخراوی بمێنێتەوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.